ئەم مۆندیالە لەلایەن بڵین ئاسایشی فیدرالی ئەمریکا ئەم پارێتە خانەکرێن نێزیکەی 625 ملیۆن دۆلارە. ئەمنیەتی مۆندیال ئەمریکا چۆنەی پارێزێ، یعنی سە ئەگەر بۆ هیچ کێشەیەک لەگەڵ ئێرانە بۆ ڕەنگە ئەمنیەتەکەش ئاسانتر بووە، بەس ئێستا ئەمنیەتی مۆندیال چۆنە پارێزێ؟ ئەمنیەتی مۆندیال پاراستنی عملیاتێکی زۆر معقدە کاکتوانە، ینی ئەوها ئاسانی ئەگەر بیری لێ بکەیتەوە شتێکی سەیرە بەڕاستی. ینی مۆندیال زۆر گرنگە بۆ ئەمریکا، تو حساب کە لە 11 شوێن لە ئەمریکا ئەکرێتن، یعنی بڵین لۆس ئەنجلس، مایامیە، جێرسیە، نیویۆرک، لە 11 شوێنە. اینجاش کەنەدا بڵین لە تۆرنتۆ ڤانکۆڤەرە بێتن، بەشێکشی لە مەکسیکە بێتن. بەڵێ ئەمریکا جارێ پێش هەموو شتێ بڵین ئەو میزانی تەرخانی کردووە بۆ هینە ئەم مۆندیالە لەلایەن بڵین ئاسایشی فیدرالی ئەمریکا ئەم پارێتە خانەکرێن نێزیکەی 625 ملیۆن دۆلارە. باش، ئەمە بەس بۆ ئاسایش پاراستی ئاسایشی بەڵێ 625 ملیۆن دۆلار پارەی بە تەرخان کراوە. تۆمان لێرە چێ بەشدارە بێت؟ تۆ هەتاکو CIA، FBI، DHS هەواڵگریش دەستی باڵایە بێ لە پاراستنەکە. تۆ لێرە هێرشی سیبرانیت لەسەرەکرێتن، کۆمپیوتەر هێرشی سیبرانی هاکەروەوانە دەست پێکاتن. ئەی چۆنە یانە پارێزیتن؟ یان پارێزی بە CIA، بە FBI، بە DHS و ئەوانە ئەیان پارێزیتن، دەستی پێەکەیتن. جگەلەوە تۆ پۆلیست هەیە، مەسەڵەن پۆلیس ئەو ناوچانە کۆنتڕۆڵەکاتن. جگە لە پۆلیسی مەحەلی بڵین نۆرماڵ کەیناینت هەیە، کەیناین ئەوانی کە سەگ بەکاربێنن بۆ پاراستنی ئەوە. جگەلەوە تۆ ئەنجاش هەواڵگریت هەیە لە ناویە، ئەمە هەواڵگریانە معلومات کۆکردنەوە. جگەلەوانە تۆ کۆمپانیات هەیە، کۆمپانیای سکیوریتی هی ئەمنیەکان هەیە، نەوەک بەس لە ناو ئەمریکا، لە دەرەوەی ئەمریکاش تۆ تەسەوڕ کە هەتاکو مەغرب داوا کراوە، چونکە مەغرب دەستێکی باڵایە، مەغربی عەرەبی لە بڵین مزاهرە تێکدان و قەمع، ینی دەست بە سەرکردنی خبرەتێکی هەیە لەو بوارەوە مەغرب، ئەوانیش بەشدارن تیای. ئەنجا تۆ مەسەلەی چی دێتە ناوەڕاست؟ ببوورە درۆن، قەدەغەکردنی درۆن بە هەموو جۆرێکی. ئەمریکا خۆی وی ڕاگەیاندووە کە درۆن بە هیچ شێوێ نابێ هەڵسێ، یەکسەری خەنە خوارەوە، حتا غرامەشی بۆ داناوە. کاک سەلام، 100,000 دۆلار لەگەڵ سژنە، جگە لە دەست بەسەراگرتنی درۆنەکەش، جگە لە دەست بەسەرەوە 100,000 دۆلاریش غەرامە. لە تاکو لە کۆبوونەوەیە دەرەوەی یاریزان بیتن، لە ناو مەلعەب نەبیتن، مەسەڵەن لە بان خەڵکا درۆن بفرێنی، لە دەرەوەش بی کۆ ببیتەوە بۆ کیلۆمەترێک و نیو بۆت نییە درۆن بەبانەوە خەڵکەیە بسوڕێتەوە و ئەوە شەر سزا ئەدرێ و دەست ئەگیرێتن ئەو کەسە و غەرامە ئەکرێتن. اینجا تۆ حساب کە جگە لەمانە اینجا کۆمەڵە هێزی تایبەتی ترت هەیە کە دێتە ناوەڕاستەوە، وەکو حرەسی قەومی وڵاتەکە دابەشە بن. هەواڵگریش وەتەزانی معلوماتی استخباراتی ئەساسە لەمەیە، چونکە یەک حادسێ ڕوو بدا لە مۆندیالە تەسەور بکە 70 ملیارد دۆلار لە ئەمریکا قازانجەکەیەتی لە دەسەدا کۆتایی پێدێ، خەڵکە ترسیە. هەنجا جگەشتەوە تۆ سەیکە ئەوانەی کەچنە ناو ئەمریکا ڤیزە ڕەدبوون، هەموو معلوماتێک لەلایەن مەوجودە کە ئەچێتە مەلعەبە بێ ئەو زانیارە کامڵ لەوێ هەبێتم پۆلیس لە دەرگا. ئەوە نییە من ڕۆیشتومە مەسەڵەن لە کەنەداوە چوومەتە وێنانە بچمە یاریزان پلێتم هێنانە، خێر پلێتەکە تەگەڵ ڤیزەکەی بەستراوەتەوە، ئەبێ پۆلیس بیبینێت. ڕێکارەکە قورسە، کارەکە تۆ کە وەکو بەجانەفتم و بیری لەکەیتەوە زۆر قورسە.